یعنی من پێم سەیرە خەڵکێک هێشتا هەر مەجبوری ئەو تاغوتانەیە. شتێکی زۆر سەیرم خوێندەوە عەزیزانی من، ئەلەو ماوەی ڕابردووە لە زیمبابوی، وڵاتێکە لە ئەفریقا. لە زیمبابوی کابرایەکی جەلات کە پیاوکوژی زیندانە، یعنی ئەمری قازی دەرەچێ بە ئەمریش، ئەمری قازی دەرەچێڵە من بکوژن، حکومەکەی کوشتنە. ئەم پیاوە تەنفیزی کردووە. دوای 20 ساڵ کابراڵێ من ئیتر زەمیرم معەزەبە و نامەوە، ئیتر من بەڕاستێمە تەواو تەقاعود بوو. ئەم پیاوە لە زیمبابوی تەقاعود بوو، 4 دانە ساڵ شوێنەکەی شاغیر بوو. 4 ساڵ لەو وڵاتە ئەفریقایە 4 ساڵ کەسێک نەبوو بێ بڵێ پێ بە زەمیریا بنەبێ بڵێ کاکە من دێم و خەڵکە کوژم. خۆ ئەم منەفیزە بە پێی ئەمری قازیەیکە، وڵاتێکی کافریشە. بەڵام تەسەورکەن خەڵکی ئێمە چۆن وەکو سەگ هەندێکی ڕۆیشتووە بۆ ئەو دوو تاغوتە بووە بە جەلادی زیندان، خەڵک لە ژێر دەستیان ڕۆحی دەرەچێت، لە ژێر تەعزیبی ئەوەندە بە معاناتەوە، ئەوەندە بە دڕندایەتی پەلامارێ داوای کوژێ، بە دار، بە کێبڵ، بە کارەبا، بە لەتکردن، بە ئەنواع وەشکاڵ عەزاب. یەکێ نییە، دوو نییە، 100 نییە، 1000 نییە، 2000 و 5000 نییە. یعنی تۆ تەسەور کە زەمیری ئەم میلەتەی ئێمەیان چی لێ کردو؟ تۆ سەیری کە ئەم خەڵکەی ئێمەیان چۆن کردو بە درڕندە و سەگ و تانجی. تۆ تەسەوری بەشەرێتی ئەمانە بکە کە لە لای پارتی وێچێتی پەروەردە بن، لە لووتکەی هەڕەمی دەسەڵاتیانەوە سەرۆکی حیزبەکانیان و حتا ئەگاتە خواری خوارە چ جەلاد و پیا و خراپ و گەندەڵ و خراپەکار و حیوانێکیان پەروەردە کرد. حەدیشیان نییە بەخوا قەسەم بە هەندێک حیوان بن. ئەمە لە کەمتیار و گورگەچن، چونکە گورگ لاپرەسەنە، گورگ جێلکەزابە، خۆی فەقیرەکە هەتاکەوێتە پەچەیەکی مەڕۆ دوای یەک هەمویان قورجانە قرتێنێ و بەجیانە هێڵە بۆی دوایی بێتەوە سەری. معلومە خۆ یەک مەڕبەسی بەشی ڕانێ گورگەکە یا کەمتیار. جا تۆ تەماشا ئەم درڕندانە چیان خوڵقاندوێ. لە زیمبابوی 4 ساڵ وەزیفەیەک کابرایەک نەبێ بڕوا بڵێ کاکە من ئامادەم کە حکمی کوشتن دەرچوو منەی کوژم. کەچی لە وڵاتی ئێمە ئەو کوشتنەکە ئەوەندە سادە و ساویلکەیە. کابرای چەقۆچێشی پارتی لەبەرەوەی فول لایتیان بۆ لێدا لە دواوە هاتووە یەکسەر سایقەکەی کوشت و کابرای خەیلانی. چ وڵاتێک، چ دڕندایەتێک. ناحەقی نێم گەنجاڵێ بێزار بووم لە کوردستان. چێ بێزار نەبووە لە کوردستان؟ چێ لە ناو حیزبەکانی شاهەیە بێزار نەبوو بێ غەیری ئەوانەی دەم و قونیان چەور کردوون؟ لەخوا بترسن، لەخوا بترسن، قیامەتێکمان لە ڕێگایە. بەخوا قەسەم چۆنە خەوین ئاوا ئەمرین، بەخوا قەسەم چۆن هەڵستینەوە ئاواش زیندوو بینەوە. خوای گەورە محاسەبەی هەموو شتێکتانەکە. بەخوا قەسەم ئەو سێڵەی بە حەرام پەروەردە بوو بێ ناچێتە بەهەشتەوە، هەر ئەبێ عەزابی خوا بچێژێ. تۆ بۆچێ بی بە جەلادی ئەوانە؟ بۆچێ بی بە شوێنکەوتوی ئەوانە؟ تو خوا تۆ هەر بۆ دەرنەکەوتەوانە چ دڕندەیەکن؟ ئاخر کە دینت نییە ئەقڵت بۆ نییە، ئینسانیەتی خۆت بۆ ناپارێزی. بۆچی هەر شوێنیانەکەوی؟ تف و لەعنەتیان کە. هەموو ڕۆژێ بڵێ نەعوذ بالله من الشەیطان و من الپارتی وێچێتی. تف و لەعنەتیان کەن. زۆر بەداخەوە. واز لە ئاسایشەکەی خۆت بێنە، بڕۆ کەسابەتێکی خۆت کە خوای پەروەردگاری ژێمالت ناکە. خوای پەروەردگار تۆ لەبەر خاتری ئەو واز لەو حرام و دڕندانە دێنی. حتمەن پیاوی چاکت بنووسی بە کاکە برایەتی لەگەڵا دروست بکەی، کەسابەتی باشتریشت بۆ دۆزێت. خوای گەورە فەرمێ ومەن یتق الله یجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. هەر کەسێک تەقوای خوای هەبێ، کە ئەمەش لە ضمنی تەقوایە، هەر کەسێک تەقوای خوای گەورە ڕەچاو بکە، خوای گەورە ڕزقیەدا لەو شوێنەوە کە ئەم خۆی ئاگای لێنی و هەر ناشزانێت چۆن. خوای گەورەش کافیە بۆ کەسێک کە تەقواکاری ڕعایەت بکە.